من دایکم خۆشە و داواکارم کەس عەزێتم نەیە. من دایکم خۆشە نامەوێت کەس ئازارم دا. ئەمە پەیامی هەمیشەیی مناڵانە لە دنیا پاک و بێگردەکەی خۆیانەوە ئاراستەی هەموو دایکانی یەکەن. ئەوانەیانەوێت لە ژیانێکا بژین دوور بێت لە توندوتیژیەکان هیچ کات وەک یوسف بەدەست دایکیان نەبنە قوربانی توندوتیژی. دیمەنەکانی ئازاردانی یوسفی 8 ساڵە هەموو مناڵان و دایکانی تووشی شۆک کرد. چارەسەرکارێکی دەرونی پێی وایە ئەو دیمەنانە کاریگەری خراپ لەسەر دەرونی مناڵان جێدەیەڵێت، بۆیە بێت کار بکرێت بۆ کەمکردنەوەی ئەم حاڵەتانە. بەگشتی ئەم ڕووداوە نەخوازەراوانە کاریگەری دەرونی لەسەر هەموو چین و توێژێگەیە، بەڵام لەبەرەوەی مناڵ وەک بڵێ ناسکترە، شارەزایی زۆرتری نییە بۆی خۆی بگونجێن لەگەڵ ناڕەحەتیەکانی ژیانە، بۆی سێرەکەین بە تەئکید کاریگەری ئەم ڕووداوانە بینینیان لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە تەئسیرێکی زیاتر لەسەر مناڵدانێت وەک لە گەورە. ئێمە ڕێگری لەم شتانە بکەین دووبارە بنەوە زەڕورە، یعنی لە خێزانەوە دەست پێ بکەین، گلیکۆڵینەوە لە گرفتەکانی خێزان بکەین، لە هۆکارەکانی ئەم جۆر توندوتیژیانە و هەروەها گرنگە یعنی احتیمامی زیاتر بە پەروەردە ببرێ، لایانی بڵین سێکتەری پەروەردە زیاتر وەک بڵێ منهەجی خوێندن بە یاخود پەروەردە بەگشتی بێت. لەبەرەوەی ئێمە لەوێەوە ئەتوانین ئیشکەین بۆ ئەوی وردە لە داهاتوە ئەم شتانەکەم ببنەوە یاخود بنبڕ بکرێن. دەبێت دایکی یوسف توندترین سزا بدرێت. ئەمە پەیامی ئەو دایکانەیە کە بە دیمەنەکانی یوسف تووشی شۆک بوون. ئەوان پێیان وایە ئەگەر باوکی میهناز لە پێشتردا توندترین سزا بدرایە، ئێستا یوسف بەم شێوازە نەبووە قوربانی. ئەو تاوانە قێزەونە بەڕاستی یعنی تووشی شۆک بووین هەمومان ئەو هەواڵەمان بینی. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەت بن بە توندترین شێوە سزای ئەو دایکە بدەن. یەکێک لە سزاکانی باوشەی دایکایەتی لە مەنع بکرێ. هیچ مناڵێک نتوانێت بەو دایکە بڵێ دایک. ئەوە یعنی من خۆم شەرمەکەم کە دایکم بەو ئافرەتەش ئەوترێ دایک. ئەمە زۆر کە تاسیری من کرد کە بۆی دایکی حەقیقی خۆی بوو، زەردایک نەبوو. یعنی گوناحە وشەی دایک بەکاربێن، چونکە دایک زۆر پیرۆزە، دایک گەورەیە، میهرەبانی دایک خۆی یعنی ئیتر باس ناکرێ. گوناحە بەو کەسانە بووترێ دایک. یعنی کەسێک بەو شێوەیە ئەوەندە دڕندە بێ ئەبێ بە توندترین سزا بدرێت، چونکە ئەگەر کەسێک سزا بدرێ کەسێکی کە ناتوانێت کردارە ئەو کردارە دووبارە بکاتەوە. خۆی ئەوە زۆر یعنی باوەڕ بێ تاسیری دەرونی لەسەر زۆر کەس هەیە. مامۆستایان و فەرمانبەرانی باخچەی شنە لە هەڵەبجە داواکارن حکوومەتی هەرێم تەواوی ڕێکارە یاسایەکان بکرێتە بەر بۆ سزادانی توندی ئەو باوکو دایکانەی کە توندوتیژیان دژ بە مناڵەکانیان ئەنجام داوە، تاوەک دایکی یوسف و باوکی مەهناز ببنەوانەیەک هیچ دایک و باوکێکی تر نەتوانێت دنیای پڕ لە خەونارخەوانیەکانی مناڵان بشێوێنێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.